بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بريزان وخوش بستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي قول لو جمع مباركة من هم يخوش بي أو إيوارك ورمان بوبكا بإيواريشي خير وبركات لترازوی ڕۆژی دواییدا دڵمان پێخۆش بێ کاتێک دەیبینین ئینشاءالله یەکێکێک ببین لەو کەسانەی کە تەرازوی خێرمان قورس دەکات، دەفتەری ئەعمالمان بەدەستە ڕاست وەردەگرین لە دیداری محەممەد المستەفا بێ بەشمان ناکە. بەڕێزان و خۆشەویستان، بابەتی ئافرەت و قسەکردن لەسەری لە دەربارەی ئیسلامەتیدا بەڕاستی بابەتێکی گرنگە. یعنی ئینسان ئەگەر تەماشا بکا و ڕووکە لە زۆر جانیبەوە ئافرەتان دەبینی بەکاردێن لە بۆ هەندێک پێداویستی تایبەتی هەندێک کەس، غەرز، نزم، تەماشایەکەی لە بۆ ڕێکلام، تەماشایەکەی لە بۆ جێگایان، لە بۆ زۆر شوێن کە شکۆی ئافرەت پێ لە کەدار دەبی، وایان ڕازاندیتەوە وەکوو خوای تەعالا فەرمێ وەزەیەنە لەهم الشەیطان وەعمالەهم، ئەو کردەوانیان والۆ دەڕازێنەوە کە ئەنەهو ئەوە لە ساڵحی ئافرەتدایە. گەورەی ئافرەت و خۆی ئەوەیە کە خوا ئینسانی دروست کردیە، ڕەب العالەمینیش دەزانی مەسلحەتی ئەو لە چدایە کە هەر شتێکی لە بۆ دیاری کردیە. چونکە ئێمە بەڕێزان مەهما هەر شتێک بکەین لەو دنیاەدا، ئێمە لێرانە میێوانین. جێگەی ڕئیسی ئێمە لای پەروەردگار و لە بەهەشتە ئینشاءالله، لۆ هەموو لایەک، لۆ ئیمانداران بەعام. لۆی بەڕێزان ئینسان کاتێک کە تەسمیلی ئەمری خوا دەبی، هەم دنیای دەبی هەم قیامەتی دەبی. کاتێک کە تەسمیل نابی، هەم سەری لێ دەشەوی هەم قیامەتیشی لە دەست دەدا. جا لۆیە ئینسان باشترین شت ئەوەیە، یعنی ڕێزکەی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هیچ شتێک نەگۆڕیتەوە. چونکە بە هەر شتێکی بگۆڕیەوە بەڕاستی زەرەر لێ دەکەی لەو دنیاەدا. بۆیە ومێ دەکەم ئینشاءالله ئێمە بتوانین لەژێر ڕۆشنایی هەندێک لە ئاەتەکانی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بابەتە ڕوونکەینەوە. من لەو قسەی ئەو ئافرەتە ڕادەست پێ دەکەم بەڕێزان، ئەگەر تەماشاکەن کە خەولەی کچی ثعلەبەیە، کاتێک کە دەستە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ یا ڕەسوڵ الله مێردەکەم تەلاقی خواردیە، پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم تەلاقەکە کەوتیە. زمانی جاهلیەت بەو شێوازەی کە تەلاق دەخورا هەر ئەوە بوو، هێشتا ئاەتی تەلاقدا نەبەزی بوو. ئافرەتەکە گوتی یا ڕەسوڵ الله ئەمن کۆمەڵێک منداڵم هەیە لەو پیاوەی، ئەگەر بیدەمە ئەو منداڵەکان زایع دەبن، ئەگەر لەکنە خۆمیان دانێن برسیە بن و بەکەلک نایە، تۆ بێ عیلاجێکمان لێ بکەی. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم هیچ شتم لۆ نەهاتێ، بە زوان نابینم میلا تازە تۆ لێ حەرام بووی. لێرە ئەو ئافرەتە دەکا بەڕێزان، یەک نوقتەی زۆر گرنگی تێدا، چونکە ئافرەت بەڕێزان دائیمەن تۆ پاڵپشتیەکمان هەیە، ئێمە وەکو موسڵمان، یعنی بەغەض النەظەر لەوەی کە ئافرەتەیان پیاوەیان گەنجیان هەر کەسێکی هەیە، پاڵپشتیەکمان هەیە ڕەب العالەمینە. سەلەفی ساڵح قسەیەکی زۆر جوان دەکات، دەفەرمن ئیذا کان الله معك فمن تخاف وإذا كان الله عليك فمن ترجو. ئەگە خوا لەگەرت دابی لەکوێ دەترسی؟ ئەگە خوا لە زەدت دابی ئومێدت بەکوێیە؟ ئەو ئافرەتە تەماشا ئەو قاعیدەیە بەکاردەینی وەتەشتەکی ئیلە الله، ڕاشەکوایەکەی خۆی باتە لای خوای پەروەردگار. تۆ کە گرفتێکرد لێ قەوما زۆر ئافرەت هەیە، پیاوەکەم خراپە، بابم خراپە، فلان خراپە لە ماڵمان، یعنی هیچ فکر لەوە ناکاتەوە هەموو ئیشێکی ئەو پیاوە بەدەست ڕەب العالەمینە. یەکسەر پەنا بەلو لای خوای تەبارەک و تەعالا، لە دەرگەی کەس مەدە، پێویست ناکە تاعەت و عیبادەتی خۆ زیادکە، لە کاتی سەجدەدا زۆر لە خوای گەورە بپارڕە و بیدە لای ڕەب العالەمین بزانم چی لێ دێ. کە داتە دەست خوا ئیشەکان کۆتایی دێ. بەڕێزە ئەو ئافرەتە دەستی بەرز کردەوە، فەرمووی یا ڕەبی خوایە، پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچم لۆ ناکە، ئەتوو بێ ناو مەوزوع. یەکسەر خوای گەورە ئاەتی نازل کرد قد سمع الله قول التي تجادلك في زوجها. مجادلەیەکی بەسیتە لە بینی ژن و پیاوێکە، خوای گەورە تەداخولەکە دێتە ناو مەوزوعەکە. نەکەر ئەوەندە، فەرمێ قد سمع الله، خوا گوێی لێ بوو لە قسەی ئەو ئافرەتەی کە مجادلەی لەگە کردی دەربارەی پیاوەکەی وەتەشتەکی ئیلە الله، شەکواکەی هینە لای خوای پەروەردگار، هینە لای ڕەب العالەمین. والله يسمع تحاوركما، خوا گوێی لێ بوو. عائشە فەرمێ وەڵڵی ئەو ئافرەتە هات لە ماڵی من بوو کە گلەی یەکەی دەکرد. دەفەرمێ قەسەم بە خوای هەموو قسەکانی تێ نەدەگەویشتم، کەچی خوای گەورە لە 7 تەبەقەی ئاسمانچی فەرموو والله يسمع تحاوركما، بەخوا گوێی لێیە. دەجا لێرە بەڕێزان بەس خوشکانی بەڕێز تەماشاکەن، کاتێک کە گرفتێک دێتە پێشتانەوە کە ئەیبەی لۆ لای ڕەب العالەمین و دایدەنێ لە لای خوای گەورە چەند گەورەیە.
خوای تبارك وتعالى گوێی لێیە و ئاگای لێیە و کاتێک دەیبێ بەردەستی مەخلووقەکان بە حسابی خۆیان لۆ چارەسەر دەکات بەڵام ئەگە بیبێ لای رب العالمین ئیلە خوای گەورە لە بۆ چارەسەر دەکات تێشدا بمینێ و هەر ئافرەتێک لە ناخۆشیشدا بمینێتەوە هەتا وەفاتیش دەکا لە قیامەتا و ئینسانە سەربەرزە لە قیامەتدا دەرەجەی عالیە لە قیامەتدا هەزارانی وەکو منونگۆ تەمەنای جێگای ئەو دەکا لەبەرەوەی زۆری دوعاکرد ئیستیجابە نەبوو زۆر لە ناخۆشیدا بوو سەبری گرت بەس تەسمیلی ئەمری خوای تەبارەک وتەعالا بوو زالۆی بەڕێزانم بەڕاستی مەقەت ئەوە لەبیر نەکەین دائما لای خوای تەعالا بەرمەدەنەوە ئەساسی ڕئیسیە لە هەموو ئیشێکدا لاي رب العالمين برمدتك خواي تبارك وتعالى ده صلاتي بس لا مشتك ده خواي جورا فرميتي إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون حرب الله ببيك سردبي زي ما تشيش بخل شي ديك لقى رب العالمين تيكلم لقى خواي تبارك وتعالى تيكلم يعني يشيك لخليفة كان جاري قصية شي زوان دك هذا فرمي خونيكم دي بيان قلتم لخودا يعني خوني اعتباري شنو ناكري يعني برو قدي فلان كسيب دوا طلع نمزاني شيء سيزارة وخونهم دي طلع هربهم والله يشتي غريب نيا طلع سبحان الله توم قرام سورام برو مزقوتكم دي تويتم فيها وقدو عايدك اللي يقول خوايا قردارم قردكم لو بديوا بس او اندبا كول داوايدك خوايا قردم لو بديوا خوايا لبون بديوا هم بتزدي ويدقو طلع مش دست لسه شاين دانا قلت كاكا اللي قرا عالم بنو يتنا من قردك لو دموه قلت اتو شي كاكا قلت ما تي قرد لو بدمه قلت دي باش والله باركم ده إذا قصدم ما بس موقسه خوشي تماشى إنساني إيمان دار كتماشى كإنسان كلقى خوي تبارك وتعالى تقلبي ونزيقني طلع قلت يا زارش كبارات فيوز ده منو فلان كسي خليفة بوري لفران زي ده من فيوز ناكا أو هلا خوي ده ده تماشى شو بنيك قلت من تيشم بتونيا هر زار إيش ما بقوله خم دواي لويدكم أتو ده نيري يش كده نيري من حقم بيدانيا أمن ده إيمانك بقوته يعني دزاني خوا درجة شيء لدكاتوا برزان كخواي تبارك وتعالى فرمي ومن يتق الله يجعل له مخرجا يعني تو أميد بخواي رب العالمين نية كخواي يقول فرمي بز لخوا بترسل درجة رحمته يا يعني يا رب العالمين صدر جاي هبي نوها تنوي كراي قفاد بي يكشيار كراي ولا بوتو بس تنديت يا لو هي وزورجني برزان تماشى تعبيري قرآني كأفرد زاري وهي مالك دروستك أفرد زاري وهي مالك تقدده قوري أفرد لسدا تماشى ملكي سبأك كافرة تماشى أفرد عزيزي مصر كمقارنة كويش كافرة بلان بستون كتيجويشتني هي عقلي هي أو قومك خوي نزاد أو مالك خوي تيجد ده بهيلاش ده خوي تبارك وتعالى فرمي وأفرد كاتب في غمر سليمان نامي لبودنيري بيد فرمي كوام مسلمان بي استشارة بقومك خوي دكا من ما بس لو قصة يكشت بس أو دو قصة قرآنية يكشت برزان لو خلق نتواني شكوي أفرد لك دار بك قوري أفرد لا بدا لمساري خوي دا بانجي قومك خوي كر فرمينا ما يكم لواتي أوان بيدري قلت يعني ما صاحب قوة أمرج لدستة دا تو قوري إيه أفرتك فرمي إن الملوك إذا دخلوا قرية نفسدوها مليكا قبلسنا زي قايق دامو تيقددا وجعلوا أعزة أهلها أذلة عزيزة كانوا دا صلاة دار كان زليلة كان خواي قوري فرمي وكذلك يفعلون قصكي راستا وأفرتك أفريشة بلام تماشادكي خواهي قولوا فرميق سكي راست يكسر دي نتيجة آخري أسلمت مع سليمان لله رب العالمين ناسي شريبك ناسي قرفتي دروستك همو قومك يخوشي نجات دا يك آفرتي عزيزي مصر بدو يك هوا آرزوي شخصي خوي دادا قري باشا مالك ويران دكا اوي بريء زنداني دكا عزيتي دا آزار دروستك مشاكل دروستك همو سببك سيبرزان كاتيك ويستد إيشيك بكي لو إسلامتي أو زوانا برز بكا زانا إيشا غلط يعني راستا شكا كبرست كرد أقر بوا غلط دبتي هموان أقر باشش وهر دبتي هموان آزارك لسرت كم ترد بيتوا بلا ما أقر برست نكرد نهاتي ناوكو ملقا برست بهيلي خود قورتر نكرد قصي حشيم وزانا كانت نخين دوا تماشا آياتكاني قرآن وسنتي في غمرد نكر صلى الله عليه وسلم زور اعتياد يا برزان توشي غلطة بي وكو أو خلقي أو روكا زور بي زوري توشي غلطة بي لبروي برس ناكا بداكو بابي بكسي نيزيشي بوكساني كواسيقي بدين وبا إيماني عندها دشي توشي غلطي خرابة بي أوزا غلطيش بغلط سارة سردكا دواي وي برزان تماشا إسلامتيكا آفرتي بسار مراحل داتي فراندو صار مرحلة زور زوان آفرت يكم زار دايكا لهيج دينيشي سماوي ولهيج منهجيشي علمانيني الريزي لآفرت قربي وكو دايك وكو إسلامتي برو همو منهجا كان تماشاكا
بزانە لە چ جێگایەکێ ئەوەندە ڕێز لە ئافرەت گیرابی کە دەبێتە دایک وەکو ئەوەی لە ئیسلامەتی دانراوە. خوای تەعالی و ئاەتە فەرمێ فەلا تەقول لەهما ئوف. دایک یان با ئەگەر عەزیەتی دیشی دای پێی نەڵێ ئۆف. بزانم ئەو لە چ مەنهەجێکدا هەیە. کابرا هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یا رسول الله أردت الجهاد في سبيل الله معك وأبتغي بذلك الأجر من الله والدار الآخرة. يا رسول الله هاتمە لەگەر تو دەمەوێت جیهاد بکەم لە پێناوی خوای گەورە مەبەستیشم پێ خوا و ڕۆژی قیامەتە، یعنی دەمەوێت شەهید بم هەرچی ڕووەدا باڕوودام لەگەڵ تۆ هاتیمە پێکۆشانەکەم لە پێناوی خوا. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەحەی والدەتک، داکت زندیە مایە؟ فەرمی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بزانین چی پێ فەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ بزانە چ گەورەیەکەدا بە ئافرەت، چ ڕێژێک پێدا کە دایکە. فەرمووی ئیلزەم ڕجلەیها فەثەمە الجەنە. ئەگەر چووی خزمەتی پێی دایکت کرد پاشان بەهەشت وەردەگری، نەک لەگەر جیهاد لەگەرە من فی سەبیل الله، بەس بڕۆ خزمەتی پێی دایکت بکە، بڕۆ خزمەتی پێی بکە. یعنی بەس بە ڕێزان تەماشا بکەن ئێمە جاری وهەی وەکو مسلمان چەند غەڵەتین کاتێک کە دەبینین دایچێک فڕێدرێ، دایچێک غەڵەتی بەرامبەرەکرێ، دایچێک قسەی پێدەگوترێت، دایچێک لە خانەی بە ساڵاتچوان دادەندرێ، دایچێک فرمێشی لێ دێتە خوارێ لەبەر ئەولادەکانی، دایچێک تەماشا دەکەی ئەو هەموو خزمەتەی ڕابردووی کردی ئێستا بە خراپە وەڵامی دەدرێتەوە. ئەدی قورئان و حەدیث چمان پێ دەفەرمێ؟ ئەوە دایک. کابرا هات بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لو پرسیاری جدی یا رسول الله من أحق الناس بحسن صحابتي، دەمەوێت ببمە دۆست لەگەر یەشێک، بە بەردەوام لەگەری بم، لەگەری چاک بم، زۆر خزمەتی بکەم، چ دۆستێک باشاری بژێرمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ قال أمك، داکت. کە بووە داکتەوە. فەرمووی یا رسول الله پاشی ئەو فەرمووی ئومەک، پاشی ئەو یا رسول الله فەرمووی ئومەک. تەسەورەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ جار لەسەر یەک بفەرمێتە پیاوێک باشترین کەس چاکەی لەگەر بکەیت دایکە ئەگەر ئەجری خێری دنیا و قیامەتی تێدا نەبی. چێ ئەوای بەرامبەر بە ئافرەت کردووە؟ بڕۆ خزمەتی پێیەکانی بکە، پێی نەڵێ ئۆف، بڕۆ هەروو لەگەری چاک بە هەتا لە ژیانی دنیا مای. قەت لە ئیسلامەتی ڕێگە نەدرایە قسەیەکی غەڵەت بەرامبەر بە دایک بگۆتری، لەبەرەوەی بەهەشت لە بن پێی دایک. جاری منداڵێک لە دایکی پرسی بوو، گوتی دایە خوای گەورە لۆ باشتی لە بن پێی دانای، لۆ لە ناو باوەشیدا نەدەنای، ئەوها لە بن پێی توی دانایە. فەرمی کوڕ مەگە لە باوەشی دانا بەم زەیتونە دەبووە، ئێرە جێی تۆ لۆی بەهەشتی لەوێ دانایە. بە عەقڵی منداڵەکە تێگەی؟ یعنی تۆ تەماشا دەکەی ئەو ڕێزە و تەقدیرە لەو ئافرەت دانرایە. بەڕێزانم کاتێک کە دەبێتە دایک، دایکێکی بێوێنە، دەبێتە دایکێکە بە معنای کەلیمەوەی لە قورئان و حەدیثدا هاتووە کە منداڵ پەروەردە دەکا، ئەو دایکە ئەو ئەجر و پاداشتەی هەیە، ئەو ڕەحم و سۆزەی هەیە، ئەو گەورەیەی هەیە لە ئیسلامەتیدا، ئەو هەموو ئاەتە دەربارەی دابەزی. هەرچی ئاەتێک کە خوای گەورە فەرمێ وەوەصەینە الئینسانە بیوالیدەیه، دایکی لەگەردایە لە پاش عیبادەتی خوا. جاوەرە ئێستا ئەمە بێین ئەو نەوعە دایکە بگۆڕینەوە، بیکەن بە دایچێک لە کافتریاکان پەروەردەبی، بیکەن بە دایچێک لە مەساجەکان پەروەردەبی، بیکەن بە دایچێک لە کۆفیەکاندا پەروەردەبی. شکۆی ئافرەت لەوە دانیە کاتێ بێ بە دایک بەهەشت دەچیتە بن پێی ئەو ئافرەتە. کاتێ ئەبێتە دایک ئەوە حساب کە بەهەشتێکە لە دنیادا لەگەرتدا، تا لە دنیا مایە خزمەتی کە ڕێزی ئەو کەسە ئەوا بگرە، ئەو کەسانە بە پەشیمان بنەوە هەر غەڵەتیەکی بەرامبەر بە داک و بابی کردیە، بڕۆ بگەڕێەوە مارێ ئەگەر ئەجری دنیا و قیامەتە دەوێت خزمەتی ئەوان بکە. پاشان ئەگەر ئافرەت ببێتە کچ لە مجتەمەعی جاهیلیەتدا و مەرحەلەی دووەمە بەڕێزان، ئەگە ئافرەت کچ بێ تەماشاکە چیان لێ دەکرد؟ خوای تەعالی فەرمێ وئیذا المەوئودەة سئلت بئەی ذەنب قوتلت. زیندە بەچاڵیان نەکرد زەمانی جاهیلیەت. لە ئەوروپا ماوەیەکی زۆر قەنەعەتیان نەبوو ئافرەتەر ئینسانیشە، مانگوێ بێ مەخلووقێکە لەو ئینسان دروست بە لەو پیاو دروست. خوای گەورە باسی مجتەمەعی جاهیلی دەکا کە هەمووی 1500 ساڵ پێش ئێستا کەمتر. وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا. دەفەرمێ ئەگە پێیان گوت کچت بووە دەموچاوی تێک دەچوو. يتوارى من القوم من سوء ما بشر به. لەناو عالمێدا هاتە دەرێ چییە پێیان گوت کچەکەت بووە، بەڵام قورئان تەماشا دەکا کو تعبیرەدا يهب لمن يشاء إناثا.
ئەگەر خوا کچی دایەشێک ئەوە مەوهیبەیە ئەوە بەخششە خوای گەورە پێی بەخشیە وا نەزانی کەسەکە شتێکی خراپی پێ بەخشراوە چێ زانی خێر لە چدایە چێ دەزانی ئایا پیا و خزمەتی ئینسانەکان ئافرەت خزمەتی ئینسان دەکا ئەوەی بەخشیە خوای تەعالا فەرمێ وەلەیسە الذەکەر کەلئونثا زۆر جاری وا هەیە پیا وەکو ئافرەت نییە ئەوەی ئافرەتە پێمان بەخشی کە داوای کردی امرأەتی عیمران گەلێک بە قووەتر بوو ئەگەر پیامان پێی بەخشی بە نە ئافرەتمان پێی بەخشی باشتر بوو لە ئەو لێرە تەماشا دەکەی کاتێک کە ئافرەت کچە بەڕێزان لە ئیسلامەتیدا تەقدیری زۆر لێ گیراوە لە حەدیثێکی تورمزی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانە چ دەفەرمێ گەورەی ئافرەت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ سێ کچی پێدرا یان سێ خوشک فەرمووی یان دوو کچ یان دوو خوشک پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فأحسن صحبتهن واتقى الله فيهن فله الجنة ئەو ئینسانە لەگەریان باش بوو لە خوا ترسا غەدری لێ نەکردن بەبێ شەرت و مەرج ئەو ئینسانە دەستە بەهەشت ئەو ئینسانە دەستە باش جێگەی بەهەشتە زۆر جاروەی لە کوردەواری بەڕێزان تەماشاکە خەڵک کەیفی بە کوردێ جاری وای ڕچی لە کەس دەبتەوە ئەی لۆ ڕکت لێ دەبتەوە ئێخوا بەخشیتی لە هەموو قورئان و حەدیثی پێغەمبەر تەماشاکە صلی الله عليه وسلم یەک حەدیث یەک ئاەتمان نییە ئاماژە بەوە بکە برێ ئەجری ئەوەن دەیەگە ئینسان کوڕێک بەخێو بکە بەڵام دەیان حەدیثمان هەیە کە دەڵێ کچ بەخێو بکە ئەجری هەیە لە کردخوا یعنی ئەگەر تەماشا بکەی بەڕاستی ئەو مەفهومە جوانە ئینسان کاتێک ئافرەتێک بەخێو دەکا لە خواترسی پێی دەگەیەنی ڕێگەی بەهەشتی کردیتە بەر بەس ئەوەندا فەرمێ لەگەریان باش بی لەگەریان خراپ نەبی ئەوەی ئیسلامەتێ فێرتەکا کە لەگەر کچ باش بی و مووقفی جوان بی و ڕێک و پێک بی بەڵام ناشرین نەبی ئەوە ڕێگەی ئەوەیەکەوە ئیسلامەتی فێرت دەکا ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بی کاتێک یەکێک کچی دەبوو دەیفەرموو پێی بڵێن پێغەمبەران بابی کچان بووینە خەبەری بدەنێ مژدەی بدەنێ ئەو ئینسانە یعنی کەیفی پێدا دڵی پێ خۆش دەبوو لە ئیسلامەتیدا فەرق نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانە چی قبول نەکردووە لە بینی لە ئەسحابەی خۆی یەکێک لە مەزیز دانیشت بوو کوڕەکی گچکەی هەبوو ئاوا هاتە مەزیز سەرانی خۆی دانا کچەکی هەبوو هاتە مەزیز هەر لە تەمەنی کوڕەکە نێزیک بوو لە عاردی دانا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ما سەوەیتە بەینەهوما یەکسانیت نەکرد لە مابەینی هەردووچیان لۆ کوڕەکەت لە سەرڕانت دانا کچەکەت لە عاردی دانا ئەویش لە سەرڕانی خۆت دانێ فێر مەبە گچکەترین غەڵەت بکەیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوەندە رازی نەبووە ئافرەت کە بێتە کچ ڕێگەی بەهەشتە مادام ئەو ئینسانە چاک بی مەوهیبەی خوایە بە ئینسان بەخشراوە چێ زانی خوای گەورە لە چ ڕێگایەکەوە شت بە ئینسان دەبەخشێ زۆر جارە و چرۆکە ئاماژە پێ دەکەم لە کتابێک خوێندبوو زۆر جوان بوو دەڵێ کەسێک لە ئافرەتێکی پرسی گوتی تو لۆ مێردی ناکەی بڕێک تەمەنی تێپەڕی بوو هیچ گوت وەڵام من قیسە و چیرۆکم دوور و درێژە چی دەکرێت بە کورتی لۆم بڵێ گوتی من داکەم 5 کچی لە سەیەک ببوو بابم زۆر ڕچی لە کچی دەبووە گوتی ئەو جارە کچی بی فڕی دەدەم لۆ فڕی دەدەم تەواو دەڵێ ئەو جارە ئەمن بوو کە وەکو داکەم لۆی جێڕایمەوە ئەمن بوویمە کە بوویمە نوێژی عیشایە منی بردیە فڕیدایە بابی نوێژی شێ کرد سوبحان الله نوێژ ئەتوچی لە ڕێی نوێژێک کچەکەی فڕێدەی دەڵێت چوو بە نوێژی سبەینی هات بووە هەر لە جێی خۆم بوومە من هەری کردومەوە هی نابوومەوە چەند ڕۆژێکی پێچ و تووڕە بوو 2 3 جارە منی فڕێدا بوو نوێژی سبەینێ دەچۆوە تۆ وەرە پیاوێک نوێژی عیشایە بە جەماعەت بکەی نوێژی سبەینیش بە جەماعەت بکەی کچیش لە ڕێی فڕێ بدەی دەڵێ وەندەی ڕگ لێ دەبەوە ئێ گوتی پاشان خوای گەورە 5 کوڕی دیکەی بە بابم بەخشی 5 بەڵام هەر 5 کچەکەی لە ژیانیدا مردین ئێستا بەس ئەمن مایمە تەماشا بەس قسەکە کە بەڕێز ئەمە بەستە ئەمە نوقتەیەیە زانە کە جاری وایە چەند بە وەفایە هەر 5 کوڕەکە بابمیان فڕێدایە هەرە نەجیبەکەیان ئێستا 2 مانگ جارێک یەک تەلەفۆنی لۆ دەکا هەرە نەجیبەکەیان ئەویت کار نایە کوخانی لۆکردن سیاری لۆکردن شتی لۆکردین ئێستا بەجیان هێشتیە ئەمن مێردی ناکەم بەس لە بەخاتری بابم ئەوەی حکایەتی مێرد نەکردین خزمەتی دەکەم شەو ڕۆژ هەر جارینانی لۆ دادەنم دەگریە دڵم بابە لۆ دەگریەی دەڵێ کچمە تو نازانێ من لەگەڵ تو چەند خراپ بووم داکتم بە خەفەتان کوشت ئەتوشم لە کۆرانێ فڕێدا بوو ئەو ئەولادانەی ئومێدم پێی هەبوو ئەوە ئێستا ئەوە نەتیجەیتیان بەڕێزان خوا کە کچی بە ئینسان بەخشی ڕوبەما ببێتە بەرەکەت ببێتە گوڵێک ببێتە بوون خۆشێک لۆ ئەو ماڵە لیان عاجز مەبن یا دنیاییان دەبن یان قیامەتیان دەبن لەکن خوای تەبارەک وەتەعالا زۆر گەورەیە ئەوە ڕێزی ئافرەتە کاتێک کا بێتە کچ لە ماڵێکدا
پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم ڕێزیان لێ بگرن و لە خوا بترسن عەزیەتیان بدەن. ئەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتی بەچی ناو بردووە؟ دەفەرمێ ڕیفقا بالقەواریر. قەواریر یعنی شوشە. شوشە ئەگەر بە عەردی دادەی دەشتێ. جار جار ئیشارە بە شتێکە کەم لە مەوزوع دەرسم. دەڵێ کابرایەک ژنەکەی ڕۆیشت بوو فەقیرەی نەدەگەڕاوە. هیچ تەلەفۆنی لێ کرد گوتی ئافرەت بگەڕێ گوتی ناگەڕێمەوە. ئاخر بگەڕێ خەیرت دەگا ماڵەکە تێک چووە وەزعشی وایە گوتی پیاوەکە ناگەڕێم و گەڕانەوە نەما تۆ عەزیەتت دام وات کردوات خێرت دەگاتێ گوتی بەخوا و خێرەی ناکەم. ئەی چ بکەین گوتی تو چت لەکنە گوت وڵا پەرداغەکەم لەکنە ئاوی لێ دەخۆمەوە بەبێ تاقەتی دانیشت گوتی کا بە عەردی دادا گوتی ئەو بە عەردیم دادا گوتی ئەو هەموو شوشەی شکا کابرا تازە خڕ دەبیتەوە باوەڕ بکە دڵی من ئەو هەشکایە تی بۆ خوا ئافرەت پەرداغەکە ستیل بوو نەشکایە. گوتی هێوارە دوای نوێژ عیشایە وەرە دوم دێمەوە مارێ مادەم نەشکایە. تێگەی تەواو. لێرە قەستیە بەڕێزا پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ڕفقا بالقەواریر یعنی ئێوە لەگەر شوشە لەسەرە خۆبن مەیشتێنن توێکی مەدەن عەزیەتی مەدەن ئەوەیە ئەسلی ئیسلامەتی و قۆناغی دووەم. قۆناغی سێم کە ئافرە دەبێتە زەوجە واتە بتە یعنی خێزانی کەسێک لە ئیسلامەتیدا گە تەماشا بکەی ئەوەندە ڕێز لە ئافرەت گیراوە کاتێک دەبێتە خێزان. ئەی خەمە نیزاممان هەیە ئەو هەیە دایکە کچە وا خێزانە هەمووی تەقدیرە هەمووی ڕێزە هەمووشی ئایەت و حەدیسی لەسەر هەیە. خوای گەورە فەرمێ ئەو دووشتە لە مابەینی خۆتان دروستکەن لە زەواجدا وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە ئێوە بێ خۆشەویستی و هەروە بێتەوە سۆز و بەزەیی لە بەینتاندا هەبی واتە هەموو کەسێکە بێ خێزانی خۆی خۆش بێ وەزجیشی پێویستێ. هن لباس لكم وانتم لباس لهن ايوه جلو برقن لو يكتري دا فوشن عيب عاري يكدا فوشن بجلو برق انسان زوان ابي خوي كشخك او زخوا بي فرمي وعاشروهن بالمعروف فعسى ان تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. ده فرمي ايوه معاشران لقرب كان بتشاك استازور خلق يا سيرت بيدي لقر خيزاني خرافه يعني ما مستا ضل عائلة من مال ما تيكسو بس بيمري له خرابي كابرا يعني وخي طابم لقر آفرتكان لقر بياوكان لبرت خرابي بس بيمر اگر مسلماني دينداري او هات بيناري اگر مثقفي دبواي هرباز باي لبرو ثقافة اشتوانالي اگر عشايري اشتوانالي دائم امر ببتاكدك او خريجي شو صلح كارين دي باشا كواتا خرابي تو لچين دروهات ئێمە لە دیندا وا فێرکراوین جوانترین ڕێز لە ئافرەت بگرین تەماشا شکۆ و تەقدیری ئافرەت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەرچاوی تەواوی سەحابەکاندا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی تێدەگەی چی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ سەفەیەی خێزانی بەژنی بەڕە کورد بوو هات سواری حوشتر بی نەیتوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی مبارەکی خۆی دانە عاردی چۆکی دانە فەرمی ئەی سەفیە پێت لەسەر چۆکم دانێ بڕۆ سەر پشتی حوشتر. ئافرەتەکەش ئەوەندە مؤدەبە لە ماڵی پێغەمبەر گەورەوە صلی الله عليه وسلم پێی لەسەر دانەنا چۆکی لەسەر چۆکی دانا بەسەر باشە. یعنی ئێمە ئێستا تەماشا دەکەین یعنی ئێستا سەیرە ئەگەر کابرایەک دەرگەی سەیارەی لۆ خێزانی بکاتەوە خەڵک بە ناوی خراپ باسی دەکەن کو ئینسان شتی وا دەکە کو گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی داناوە فەرمووی وەرە پێی خۆت لەسەر چۆکی من دانێ. ئەوە گەورەی خێزانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نیشانی ئەسحابیەدا تەماشاکەن ئەمن ئەوهام لەگەر خێزانەکان لۆی ئەوەندە حەدیسە بەستە لە بۆ هەموو پیاوێک کاتێک پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم باشترین پیاو ئەو پیاوەیە کە لەگە ماڵ و منداڵی باش بی. ئەمنیش لە هەمووتان باشترم لەو ماڵ و منداڵ. ئێوە چاو لە من کردبوونە ئەمن لە ژیانیدا زلەیەکی لە ئافرەتێک نەداوە لە ژیانیشیدا جوونی پێ نەداون لە ژیانیشیدا دەری نەکردو کەچی نۆ خێزانیشی هەبوو. وەرە ئێستا سوبحان الله تەماشاکە ئەو پیاوە بینە بەرچاوت ئەو سیفەتە ناشرینانەی هەیە کەچی خوای گەورەش پێ فەرمێ لەقەد کانە لەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە. ئێوە نمونەی جوان پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. عایشە جارێک لە پێغەمبەر تووڕە بوو صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ عایشە من دەزانم تو کەنجی لە من تووڕەی و کەنجینیش لە من تووڕەنی فەرمی یا رەسوڵ الله بەچت زانی گوتی ئەگەر لە من تووڕەبی دەڵێی بەخوای پێغەمبەر ئیبراهیمی ئەو شتە ئەو هایە ئەو هانی ئەو هایە ئەگەر لە منیش تووڕە نەبی دەڵێی بە خودای محەممەدی فەرمی والله یا رەسوڵ الله ڕاست دەکەی من لە جسمت تووڕە نابم بەس لە ناوەکە تووڕە دەم هەر ئەوەندە دەگۆڕم سوندەکە هەردووچی یەک شتە تەماشا ئەو تووڕەبوونە بەسیط و خەفیفەکە لە مابەینی ژن و پیاودا چەند تێگەویستنێکی جوان هەیە. ئەوە لەگەڵ چێ لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەوە ڕەوشتی جوان و بینی ئەسحابیش بە هەمان شێوە بۆی بەڕێزان بینی ژن و مێردا یعنی فارس قسەیەکی هەیە جوانە دەڵێ لە ئینسانی ئەحمەق باوەڕ دەکا بە تێکچوونی بینی ژن و پیاو. ئینسانێک جوێل بی
خۆ نابی کەسی دیکە باوەڕکە بینی ژن و پیاودا تووڕەبوون نابی هەبێ مشکلەی دوور و درێژ نابی هەبێ ئەو غەڵەتە لەوە ڕادەست پێ دەکا کاتێک کە ئافرەت مدەی زۆر لە سەقسەیەکی کەمدا حەقت لە دڵی خۆیدا هەردەگری یا پیاو هەڵی دەگری ئەوانە غەڵەتن بڕۆ چابەوە بڕۆ باش بەوە بڕۆ چاچیکەوە مێ لە شت درێژە بخایەن مێ لە خەڵک بکەوێتە بان بەیتان چاکە و پیاوەتێکە بیکەی خۆت باشترین کەس ئەوەیە ئەو جۆرە سیفەتانە ئەوە ئەنجامدا بەو شێوازە ئافرەت ئەگەر بوو بە خوشک بەڕێزان مەرحەلەی چارەم خوشک هەیە تەماشایکە قورئان لۆمان ئاماژە پێ دەکا پێغەمبەر موسا عەلەیهی سەڵات وەسەلام بە گچکەییدا دایکی فڕەیدا ناو ڕووباری نیل ئەوەندە سیقەی بەخوا هەبوو خوای گەورە لۆی جێڕاوە لە ڕێگەی چێ وقالت لأخته قصيه يعني واتبعي أثره بڕۆ بە دووکەوە خوای گەورە گوتی لۆت دەجێڕینەوە باشە و منداڵەک و دەجێڕدرێتەوە ماڵی سەیرە یعنی ئەتو ئیشی خوا لەگەر عەبد گەلێک لێک جوایە ئێستا کو دەگەڕێتەوە لای داچ خوای گەورە فەرمێ وحەڕەمنا عەلەیه المەڕاضع هەر ژنێک شیری دەدا پێغەمبەر موسا بە گچکەیی وەری ناگرت ئەو منداڵە دەگریا ئێ فەرعەون لە بەخاتری ژنەکەی باشە هێشتبوویەوە گوتی نایکوژن قەیدی ناکە ئەی شیری لە چێ لۆ بینن خوشکەکەی گوتی وەرن من جێیەکەی پێتان دەڵێم لەوانەیە بەشتی شیریەوە ئافرەتە وەربگری ئەو ئافرەتە خوشکێک توانی چ بکا لە بۆ خوشکەکەی خۆی پێغەمبەر موسا بژێڕتەوە خوای گەورە لە ناردیەوە وێندەر منداڵەکەی خۆی بەخێو دەکرد پارەشی لەسەر وەردەگرت بەس چونکە سیقەی بەخوا هەبوو فڕەیدا بەحر بەڵام فیقەی بەخوا هەبوو خوای گەورە لە بۆ جێڕاوە بەو شێوازەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکێک لە غەزەواتەکاندا ئافرەتێک گیرا بوو پێی فەرموون گوتی من ناوم شەیمایە بڵێنە محەممەد صلی الله علیه وسلم دەمەوێت بیبینم عەرزی پێغەمبەریان کرد صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بابێ کە هات ئافرەتەکە فەرمووی یا رەسوڵ الله دەمناسیەوە فەرمووی نەخێر نادناسمەوە فەرمووی من خوشکی تومە گوتی خۆ مەگەر من خوشکم نییە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم تا قانەم کەسم نییە فەرمووی یا رەسوڵ الله ئەمنوت و خوشک و براین لە شیری پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بە چ ڕادیارە چ عەلاماتێکت هەیە فەرمووی یا رەسوڵ الله گەزەکت لە پشتی دایمە بە منداری ئێستاش جێی دیارە وایە گوتی وەڵڵی ڕاست دەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانین چی کرد بەڕێزان هەستاوە عەبای مبارەکی لەبەر کردەوە لە بۆ خوشکەکەی لە شیری ڕای یەخست فەرمووی وەرە لەسەری دانیشە داینا فەرمووی حەز دەکەی لەکن برای خۆت بمینێەوە کوی خزمەتەوە هات دەکەم حەزت لێیە ئەوە جێیشی منە ئەو مەنتیقەمان گرتووە و هەموو جێگایەک لە بەردەستی ئێمەدایە چی دەڵێی دەتدەینێ فەرمووی یا رەسوڵ الله دەگەڕێمەوە کرد قەومەکەی خۆم پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم خزمەتکاری بدەنێ خواردنی بدەنێ چی پێویستە بیدەنێ زۆر بە احترامەوە بەڕێیکەنەوە لە منداڵیدا ڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چێگرت لە خوشکێکی کە بە شیریان پێکەوە خوارد ئەی بەڕێزان ئێستا برا خوشکی خۆی فڕێدا خوشک خوشکی بە تەلاقدان دەدا ئێستا تەماشا دەکەین زروفەکە گۆڕدرایە خوشک لەگە خوشکی قسان ناکە لەگە برای قسان ناکە خوشکێکەیە دەوڵەمەندە بە وزاراوەی ئێستا بڵێن پۆزی لەسەر ئەو خوشکە لێدا کە فەقیرە نیتی لە باتی دەستی یارمەتی لە بۆ درێژکە ئەوە لە ئیسلامەتی دایمە فێر دەکرێن ئەوە مەراحیلەکانی ئەوەیە بەڕێزان کە بەڕاستی ئافرەت لە ناو کۆمەلگادا ئەگەر بەو مەرحەلانەدا تێپەڕی دایکی و کچی و خێزانی و بێتەوە خوشتی هەمووی لە ئیسلامەتیدا تەقدیر و ڕێز و گەورەیت لە بۆ دادرایە ئەو شکۆ و گەورەتیانە لە دەستمەدا من چەند نقطەیەک لە کۆتاییدا ئاماژە پێ دەکەم بەڕێزان بەس مەبەستم ئەوەیە بزانن گەورەی ئافرەت و شکۆی ئافرەت لە چدایە یەکەمین نقطە لەو حیجابەدایە کە لەبەری دەکا قەت بەوانە باوەڕ مەکەن دەڵێ وەڵا بە جلوبەرگ و بە مەزاهیر نییە ئەگەر وانە بوایە خوا ئاەتی نازل نەدەکرد کە ئافرەت حیجاب بکە ئەوانەی کە ئیدعاکەن لە بۆ جل لەبەرکردنەوەی ئافرەت و خۆ بە دیارخستنی و ئەوانە ڕێگەی شەیتانیان گرتیتە بەر باشە حیجاب ڕەمزێکە لە بۆ ئافرەت ئەزرێکە لە بۆ ئافرەت بە حیجابەوە لە ماڵ دێتە دەر هەتا دەگەڕێتەوە خوا خێری لۆ دەنووسی چکە لەژێر فەرمان و ئەمری خوای تەبارەک و تەعالادایە بەردەوام خوای گەورە ئەجری لۆ دەنووسی عائیشەی داچی ئیمانداران چای باندی ئافرەت کە جلوبەرجی خراپیان لەبەردا بوو فەرمووی ئین كنتن مسلمات فليس هذه بثياب المؤمنات ئەگەر ئێوە ئیماندارن وەڵڵاهی ئێوە جلکی ئیمانداران نییە ئەگەر ئیماندارش نینە لە خۆتان ڕاوبێرن لە دنیا قەیدی ناکە بەڵام درۆ مەکەن بە ناوی ئیسلامەتیەوە جلوبەرگتان ئاگا لێبی خۆداپۆشینتان ئاگا لێبی ئەوە شکۆی ئافرەتە گەورەی ئافرەتە خوای گەورە وەسفی کچەکانی
شوعیب دەکا کە زۆربەی زانانە فەرمون پیاوێکی ساڵح بووە دوو کچی هەبووە خوا وەسفێکی ئەداتە پاڵی کاتێک کە دەڕۆیشتە و ئافرەتە خوای گەورە فەرمووی فەجاءته إحداهما تمشي على استحياء کە دەڕۆی بەسەر شەرمەوەدا دەڕۆی ستانەی وا لە ئافرەتکەن دەوری پیاو ببینی یعنی ببێتە پیاو زۆر بە اعتیادی و ئەبەو شێوازانە ئافرەتە و پیاوش پیاوە هەردووچیان ڕێزکەی خۆیان هەیە لۆیە لە ئیسلامەتیدا لەعنەت لەو ئافرەتە کرایە کە خۆ بە پیاوان دەسوێنی و لەعنەت لەو پیاوە کراوە کاتێک خۆ بە ئافرەتان دەسوێنی یا جلوبەرجی ئەوان لەبەر دەکا هەر کەسە بێ تەقدیری خۆی هەبی بە لیباس ڕازینین ئێستا خەریکن ڕەگەز ئەگۆڕن بەو شتانە ڕازینین ئێستا خەریکن دەڵێن با زەواجی مثلی پیاو بێنی و ئافرەت بینی محەممەد المستەفا فەرمی قیامەتدا نایێ هەتا ئومەتی من دەگەوتە ئەو حەددا داوای ئەوەش دەکەن پێغەمبەری خوا وای فەرمووی صلی الله علیه وسلم خۆ شتێکی غەریب بوو بەڵام ئێستا بۆ شتێکی طەبیعی لەناو کۆمەلگادا جا لۆی بەڕێزانم خوشکانی بەڕێز قەت وا مەزانە شتێکی کەم دەکەی کاتێکە و حیجابت لەسەرە کاتێکە خۆت داپۆشیوە والله لە ڕۆژی قیامەت ڕۆژەکانی حیجابت لەبەر بووە لەکن خوای تەبارەک وتەعالە هەمووی بە ئەجر و بەخێر نووسرایە چونکە تو فەرمانی خوا جێبەجێ کردووە دووەم نوقتە بەس مراقەبەی خواییتانە بی بەڕێزان تەماشا و پیاو مەکە لە ماڵەیان لە ماڵێ نیە بەینەک وبەین الله يعني ئاگاد لە مراقەبەی خواییدا هەبی والله خوای گەورە موفقت دەکە والله خوای گەورە بەرەکەت دێختە ڕزقت ماڵت جێگە ڕێگە بەس لە خوای تەبارەک وتەعالە بترسە إن الله كان عليكم رقيبا حقت بە خەڵکی دیکەدا نەبی خوا ڕقیبە بەسەرتەوە وەتا ئیمام عومەر کە جێی لەو ئافرەتە دەبی داچی پێی دەڵێ بڕۆ ئاوی لەو شیرەیکە لە زەمانی ئیمامی عومەر ئەو عەدالەتە و دادپەروەریە ئەو وەختەش دیارە خەڵک حەزی لێ بۆ بە فەرت و فێڵ پارەی پەیدا کە ئافرەتەکە فەرمووی کچەکە گوتی ئەدی دا ڕۆژێت لێ نەبوو منادی عومەر بانجی کرد گوتی کە شیری لەگە ئاوی تێکردنەکە فەرمووی ئەمە لە جێگایەکی نە عومەر نامان بینی لێی گەڕێ فەرمووی ئەگەر عومەر نەمان بینی خوای عومەری دەمان بینی ئیمامی عومەر سبەینێ کوڕەکانی بان کرد گوتی کوڕم بەرن ئەو ئافرەتەی بینن ئەوە ساڵحەیە ئەوە هەست بە مراقەبەی خوا دەکا ئەوە لە شەوی تاریکدا دەڵێ گەر عومەر ئاگای لێ نەبی خوای عومەری ئاگای لێیە وەرە ئەو ئافرەتە بینن عەبدوڕەحمان گوتی نامەوێ عەبدوڵڵا گوتی نامەوێ عاسم گوتی ما بە من ژنم لێ لۆم بینە لە بۆی هینە ئەو ئافرەتەی لۆ هینە بەس لەسەر ئەو قسەیە ئەو ئافرەتە کچێکی بوو ئەو کچە عومەری کوڕی عەبدولعەزیزی بوو کە ئومەت هەمووی ئێستا شانازی پێوە دەکا عومەری کوڕی عەبدولعەزیز نەوەی ئەو ئافرەتەیە کە گوتی ئەمن لە خوا ترسم شیر و ئاو تێکەڵاو ناکەم بەس لەبەرەوەی خوا ئاگای لێ نەک لەبەرەوەی ئینسانەکان نەک لەبەر عەبدەکان نەک لەبەر هیچ شتێکە جا لۆی بەڕێزان هەست بە مراقەبەی خوایی بکە بەس ئافرەت ئەو سیفەتەی تێدا هەبی سەرفراسی دنیا و قیامەتدا دەبی بەڕاستی گەورەی لە بۆ ئەو ئافرەتە دەگەڕێتەوە کاتێک ئەوە دەبی نوقتەی کۆتایی بەڕێزان بریتیە لە تەربیەتی منداڵ بەس ئاگاتان لە تەربیەتی منداڵدا هەبی بەڕێزان یعنی زۆر ئەساسە یعنی ئیشی ڕئیسی ئافرەت لە ماڵ بریتیە لە تەربیەتی منداڵ لە ڕاستگۆیی لە ئەمانەت لە پەروەردەکردنی لە جوانی فێریان بکە کە منداڵ کو پەروەردەکرێت کە منداڵ کو گەورە دەبی کە منداڵ یعنی بێ لە ناو کۆمەلگادا کوبی یعنی ئەوە بەڕاستی ئەساسێکی ڕئیسیە کاری ئافرەتە گەورەی ئافرەت لەوە بە دیار دەکەوی کاتێک دەتوانی منداڵێک پەروەردەکە وەکو سەلاحەدینی ئەیوبی دەربچی منداڵێک پەروەردەکە وەکو ئیمامی ئەحمەد دەربچی منداڵێک پەروەردەکە هەلای کەم نوێژ بکە ڕوو لە خوای تەبارەک وتەعالا بکە یعنی ئینسان ئەو کەسە نەبی بەڕاستی بەس بیەوێ منداڵی گەورەبی نە منداڵ گەورەبی و تەربیەتیدا منداڵ گەورەبی و ڕاست بڕوە بەڕێزان تۆ لە ماڵێدا شترە نەمامێگە چینی گوڵێگە چینی دارێگە چینی خزمەتی مەکە چی لێ دێ ئەو دارە سیز دەبی هیشک دەبی بێبەر دەبی تۆ منداڵ گەورەکە و بەبێ هیچ میکانیزمێکی تەربیەت و ئەخلاق وەکو ئەو دارەی لێ دێ بەڵام تۆ وەرە خزمەتی دارێک بکە بەرەگری سەوزەبی سێبەرت لێ دەکا خزمەتت دەکاتەوە دوایێ لەبەرچ لەبەرەوەی تۆ خزمەتت کردیا ئەوە فەکەیفە دی بە ئینسانێک فەکەیفە بەوەی کەوا ئەگەر ئینسانێک منداڵێک پەروەردەکا لە بۆ ڕۆژی قیامەتی چەند ئەجری زۆرە مەگەر پێغەمبەر نەیفەرمووی صلی الله علیه وسلم ئینسان بژمری ئەو وەلد صالح يدعو له منداڵی صالح هەبوو دوعای لۆ بکە دوعایەکەی پاشی مردنیش پێی دەگا بەو ئینسانە جا لێی بەڕێزانم ئینشاءڵڵا ومێ دەکەم ئەو مەجلیسەمان مەجلیسێکی مبارەک و خێردار ببی ئەو ئێوارە کۆڕەمان ئێوارێکی پڕ ببی لە بەرەکەت و لەو ئاەتانەی قورئان کە خوێنمانەوە لەو قسانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ئامۆژگاریانەی کە کردمان لۆ خۆم لە بۆ بەڕێزتان ببتە توێشێک لە بۆ ڕۆژی دواییدا ومێ دەکەم ئینشاءڵڵا خوای گەورە بە فەزڵ و بە کەڕەمی خۆی هەموو لایەکمان ببەخشێ لە هەموو لایەکمان خۆش ببی هەر کەسێک گرفتێکی هەیە خوای گەورە لە بۆی چارەسەر بکا کارێکی قورسی لە پێشە لە بۆی ساهل بکا دڵەکانمان پڕکا لە نووری قورئانی پیرۆز والسلام عليكم ورحمة الله وبركاته.